ڕیفراندۆم ئەو پرسەی لەلایەن چەند حیزبێکەوە بەناوی هەموو خەڵکی کوردستانەوە بڕیاری لێدرا ساڵی ڕابردوو زۆرترین کەلێنی خستە ڕیزەکانی گەلەکەمان و زۆرترین نەهامەتیشی بەسەرهێنا. ئێستاش دوای شکستی پرۆسەکە و گەڕانەوەیان بۆ قەواڵی بەتاڵەوە داڕێژەرانی پلانی ڕیفراندۆم هەوڵەدەن حیزب و لایەنی دیکە تێوە بگلێن و کەمێک لە بەرپرسیارەتی مێژووی سەرشانیان کەم بکەنەوە. هیچێک لەو لایەنانەش کە پیلاندا ڕێژەرانی ڕیفراندۆم دەیانەوێت بەشێک لە ئۆباڵی شکستەکە بخەناسۆی و وای نیشان بدەن ڕیفراندۆمی پێپەسەند بووە کۆمەڵی ئیسلامی کوردستانە. پێیان لەم راپۆرتەدا بەدی کۆمنت هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی لەسەر ڕیفراندۆمە خاتە ڕوو دەریشی ئەخات کۆمەڵی ئیسلامی پێشنجێ و لایەنانە بووە کە مەترسی لە ڕیفراندۆم نیشانداوە. ئیدی با خەڵک بڕیار بدەن ئاخۆ کۆمەڵ چەندیە و شکستەی بەردەکەوێ کە بڕیاردەرانی ڕیفراندۆم بەسەر گەلەکەمانیان داهێنا و کوردیان لە هەرێمی کوردستان بۆ 100 ساڵ لەمەوە بەرگەڕاندەوە. کۆمەڵی ئیسلامی هەر لە سەرەتاوە گومان و مەترسی لە ڕیفراندۆم هەبووە و پێی وابووە زەمینەی نەنێوخۆیی و نەدەرەکی بۆ نەڕەخسێنراوە. هەر بۆیە بەشداری یەکەم کۆبوونەوەی لایەنە سیاسیەکانی بەسەر پەرشتی مەسعود بارزانی بۆ بڕیاردان لە ڕیفراندۆم نەکرد. ئەوە تاوتەبێژی کۆمەڵی ئیسلامی لە ڕاگەندراویی ڕەسمیدا لە ڕۆژی حوتی حوزەیرانی 2017 واتە هەمان ڕۆژی بڕیاردان لە ڕیفراندۆم دەڵێت بانگێشنامەمان بۆ بەشداری لە کۆبوونەوەی مەسعود بارزانی لەگەڵ لایەنەکان لە پیرمان پێگەیشتووە بەڵام بەشداریە و کۆبوونەوەیە ناکەین. کۆمەڵی ئیسلامی لەبەری کۆبوونەوەی حیزبی گوماناوی داوای کاراکردنەوەی دامەزراوە شەرعیەکانەکات. لە ڕۆژی 11 تەمووزی 2017 واتە زیاتر لە 2 مانگ پێش ڕیفراندۆم هەریەکە لە کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان ڕاگەندراوێکیان بڵاو کردەوە کە تێیدا هاتووە سربەخۆیی مافێکی سروشتی و ڕەوای خەڵکی کوردستانە بەڵام سەرنج و تێبینی جددیمان لەسەر ڕێکار و میکانیزم و ئامادەسازیەکانی ڕیفراندۆمەیە. پێویستە هەڵبژاردننی پەرلەمان و سەرۆکاتی هەرێم لە وادەی خۆیدا بەڕێوە ببرێ و ڕیفراندۆم بۆ دوای هەڵبژاردن دوا بخرێ. کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان بەوەشەوە نەوەستان لە ڕاگەندراوێکی دیکەی هاوبەشدا کە ڕۆژی 20 ئەیلول واتە بە کەمتر لە هەفتەیەک بەر لە ڕیفراندۆم هۆشداریە دەن و بە چەند خاڵێک کە ئەمانە گرنگترینیان بوون مەترسیەکانیان خستە ڕوو. ئەگەر ڕیفراندۆم لە کەرکووک و ناوچە کوردستانیە دابڕێنراوەکان ئەنجام بدرێ دەبێت تەمای شەڕ و پشێوی و لە دەستدانی ئەو ناوچانە. ئەم هەنگاوەش واتە ڕیفراندۆم نەک نابێت تەمایی خۆشگوزەرانی خەڵک بەڵکو ژیانیان سەختتر و باری سەرشانیان قورسترەکات. دەرزێکی گەورەی دیکە کەوێتە نێو ڕیزەکانی گەلەکەمان بەهۆی هەڵوێستی جیاوازی خەڵک لەسەر ڕیفراندۆم. دووپاتیەکەینەوە پێویستە ڕیفراندۆم دوا بخرێ و زەمینەی لەباری نێوخۆیی و ناوچەیی بۆ بڕەخسێنرێ. 4 ڕۆژ دوای ئەم بەیاننامەیە لە ڕاگەندراوێکی دیکەدا لە ڕۆژی 24 ئەیلول واتە ڕۆژێ بەر لە ڕیفراندۆم کۆمەڵی ئیسلامی ئەڵێت ڕیفراندۆم هیچ زەمینە سازیەکی نێوخۆیی و هەرێمی و نێودەوڵەتی بۆ نەکراوە و بڕیاری حیزبی لە پشتە. ئێمە مەترسی جددیمان هەیە ڕیفراندۆم سەر و بەرنەگرێ و لەسەری قەرزدار ببینەوە. مادەم ئەو معارزێ بکەن ئەمیش هەندە حسابێ بۆ ڕایۆ بێک بەشەر گەرچی ڕیفراندۆم و دراویشتەکانی بە هەموو پێوەرێکەوانە لێی بەرپرسن کە تەحەدای مەترسیە نێوخۆیی و دەرەچەکانیان کرد و موجازەفەیان بە چارەنووسی خەڵکەوە کرد بەڵام کۆمەڵی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان وەک ئەرکی نیشتیمانی و نەتەوەیی خۆیان کردە بەشێک لە کێشەکە و بڕیاریاندا پشتی گەلەکەیان بەرنەدەن و هەوڵ بدەن نەهێڵن بە هەڵەی کەمینەیەکی بڕیار بەدەست گورگان خواردوو بکرێت. لەو ڕۆژەوە کۆمەڵ و گۆڕان لە ڕاگەندراوێکی هاوبەشدا لە ڕۆژی 19دا واتە کەمتر لە مانگێک دوای ڕیفراندۆم ئیدانەی دەستدرێژەکان بۆ سەرخاشی کوردستانەکەن وەڵێن ئیدانەی هەموو تاوان و دەستدرێژی و پەلامارێکی یەکەکانی حەشدی شعبیەکەین کە لە چەند ڕۆژی ڕابردوو دەرهەق بە هاوڵاتیانی کوردی خورمات و کەرکووک و شوێنەکانی دیکە کردویانە و سوکایەتیان باڵای کوردستان کردووە.
بەم جۆرە ڕوونەبێتەوە شوێنەوانەی دڵسۆزانە هۆشداریان داوە و ڕیفراندۆمیان لەم قۆناغەدا وەکو هەڵەیەک نیشانداوە کە هیچ بیانوویەکیان بۆ هەڵەیە نییە. کێشنەوانەی لە کۆبوونەوە داخراوەکانەوە بەشداری بڕیاری کورت بینانەی ڕیفراندۆمیان کرد و مجازەفەیان بەشکۆی نیشتیمانێک و سەلامەتی و ئاسایشی گەلێکەوە کرد. ئەگەر سەری گرت خۆمە نیعمەتێکە و ئینشاءالله باشن بە کەیفی خۆتان دەوڵەتی خۆتان دابنێن. ئەگەر سەری نەگرت بڵێن ئەم کابرا شێت بووە سۆری سەری خۆی بوو هەموو خەتای ئەو بوو ئەو وەختە من حاضرم بوو ئەم مەسەلەیە سرم لەسەری دابنێم و بۆ خەڵکی تریش بۆ خۆی ئیدارەی خۆی بکات.